شارتش رسمی ما پیشوازی کردیم. نه نه سرچاو. سبرا وکیل جیبو. دکتر خیره به. سرچاوی زۆر خۆشحاڵی بەبینینتان دەستخۆشی لە پەرلەمانتاران و ژنانی باکووری کوردستانەکەین کەم سەردانە تەنها بۆ لای ژنانی تەفگەری ئازادی نەبوو سەردانیە بوو بۆ هەموو ژنانی ناو حیزبەکانی باشووری کوردستان بوو و ئامانج لەم سەردانانە ئەوەیە کە ئەمڕۆ ئێمەی ژنان لە ژێر شەڕێکی تایبەت و دەسەڵاتدارەیدایە لەو چارچێوەیەدا نیخاشەکان و گفتوگۆکانمان ئەوەیە کە ئێمە بتوانین کوردیناسیۆنێکی ژنانی چوارپارچەی کوردستان دروست بکەین و لەوێدا کار و خەبات و تێکۆشانی خۆمان باس بکەین نێقاشەکانمان لەو چەرچەوە بوو. ئەنجامی کۆبوونەوەکە ئەوان کە بڕیار بدەن و هەر ژنانی تریش ماوە بێ ئەوانی چاوپێکەوتن لەگەڵ ژنانی تریش بکە ئەوانیش بە هەموو ژنانی هەر چوارپارچەی کوردستان بۆ ئەوەی ببینە هێزێک بۆ وەڵامێک بۆ ئەمڕۆی ئەو زەحمەتیانی کە ئەمڕۆ لەبەردەم ژنانی کووردا و پێشنگایەتی ئەو تێکۆشانە کە ئێمە لە ناو تێکۆشانە پێشنگایەتیەکەین ئەبێ لێرەشدا پێشنگایەتی بۆ ئەو یەکگرتووی ژنان بکەین چونکە هێزی ژن ئەبێتە وەڵامێک بۆ دژمنانی وڵاتەکەمان بە دڵنیاییەوە هەر کاتێک ژن هێزی هەبێت ئەبێتە ئازادبوونی ژن چکە کاتێک کە ژنی ئازاد دەبێ خێزانی ئازاد دەبێ و کۆمەلگا ئازاد دەبێ و جارێکی تریش پیا و ئازاد دەبێ بۆیە ئازادبوونی ژن بۆ ئێمە گرنگە و ئێمە هیچ کاتێ هەست بە ئازادبوونی خۆمان ناکەین هەتا ژنێک لە زەحمەتی و لە توندوتیژی بەرامبەری بکرێ کاتێ ئازاد بین کە ژنی وڵاتەکەمان و چوارپارچەی کوردستان ئازاد بێ. یەکتیا ژنین کورد ئاوا بکەن